بە ئامانجی وشارکردنەوەی هاوڵاتیان لە بەرامبەر هەڵبژاردنەکانی داهاتووی عێراقدا کۆڕبەندی وشیاری هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان و عێراق دامەزرا. ئەو کۆڕبەندە لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقەوە بەڕێوە دەچێت و لە ڕێگایەوە هاوڵاتیان لە بەرامبەر مافەکانیان لە هەڵبژاردنەکان وشیار دەکەنەوە و بۆ ئەوەی ئەو مافەی هەیەنە نەفەوتێت و نوێنەری ڕاستەقینەی خۆیان دیاری بکەن. دیارە بۆ ئەوەیە کە سەرجەم دەنگدەران لە ڕۆژی دەنگداندا لە مافەکانیان بێبەش نەبن، کارتەکانیان وەرگرتنەوە و هەروەها ڕۆشنبیری چۆنیەتی دەنگدان و چۆنیەتی مارەسەکردنی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی تەندروست دەگاتە دوایین دەنگدەر لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە. تازە ئەو ناوی لە مووسڵ دێ و ناشتین لە هەولێر دەبدەن. چالاکوانێکی کۆمەڵی مەدەنیش کە دەستەی دامەزراندنی کۆڕبەندی وشاری هەڵبژاردنەکانە ڕایگەیان سێ ئامانجی سەرەکی لە دامەزرانی ئەو کۆڕبەندە هەیە. لاوانە هاوڵاتیان بە تایبەتی ئەوانەی کە بۆ یەکەمین جارە دەچنە نێو پرۆسی دەنگدانەوە و مافی دەنگدانیان دەبێت وشیار بکرێنەوە لە چۆنەتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان و چۆنەتی ئەنجامدانی، چونکە ئەمساڵ گۆڕانکاری گەورە لە ڕووی ئەلکترۆنیەوە لە هەڵبژاردنەکانی عێراق دەکراوە. چۆن هاوڵاتیان هۆشیار بکەینەوە لەوێ تەرکیز لەسەر هەندێک فئاتەکەین کە با بڵێن ئەزممویان نەبووە بەشدار نەبوو. مەسەلەن لێرە سێ تارگێتی ئەساسیە، سێ فئا بە گەورەی ئیش دەست دەکرێت. ئەو گەنجانێک یەکەم جارە دەنگدەن، بەش لە عێراق ژمارەیان نزیکەی 3 میلیۆن تا 4 میلیۆن کەسە و هەروەها ئاوارە کێشێکی گەورەیە بە بەردەوام ئاوارە هەیە. ئەم ئاوارانە چۆن مامەلان لەگەڵ دەکرێت ئیزافەتەن بۆ پێکاتەکان چۆن دەنگدەن. وا بڕیارە لە ناوڕاستی مانگی ئایاری ئەمساڵ هەڵبژاردنەکانی عێراق بەڕێوە بچێت. بە جۆرەی ئامارە ناڕەسمیەکانیش کە لەو کۆڕبەندە دەخرایە ڕوو نزیکەی 24 میلیۆن هاوڵاتی لە سەرتاسەری عێراقدا مافی دەنگدانی دەبێت کە لەو ژمارەیە نزیکەی 4 میلیۆنیان بۆ یەکەمین جارە مافی دەنگدانی دەبێت. ئەوانیش تەمەنەکانی 97 تا 2000 کە بۆ یەکەمین جارە نوێنەری ڕاستەقینەی خۆیان دیاری دەکەن. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.